یەکێ لە دکتۆرە کچەکانتی گرەیەکی زۆر ناشرینە منیشتم لە مەیمونە چێ پێشوازی لە خەڵکەکە ئەوە ئیش بۆ کردە دانیشتم ئەمەشم بۆ گێڕات مەڵاوایان بە من و خۆ لەچکەکەش لە جانتاکەشمایە پێشەکی دەستخۆشیتان لێکەم و سوپاسی ڕاگەیاندنی نەخۆشخانەی سمارتەکەم کە توانی بێ لە دوان لەگەڵ منا بکات. من کە هاتم بۆ ئێرە لە پێشە ئازارێ بە مەمکماوە بروسکەی پیاوە ئیتر خەڵگەی وت کۆڵنجە و کۆڵنجمە شێلار فایدەی ناکرد. کچەکەم و براژنەکەم وتیان دایە خۆدی هەمان مەکە بەس براژنەکەم وتی بچۆ وەلای دکتۆر عەبدولواحید ئەڵێن ئەو زۆر چاکە بەڵام کە چۆی بێ لە چک نەچی ئەڵێن لەچکە بەسەرەوە نەبێ نایڵێن بۆ بینێ منیش لەچکێکم قسە ناو جانتاکە و قۆڵیشم ڕوود بوو چوون وتم زانم چیەکات ئەگەر زانیم شتێکی غەڵەت بوو یا شتێکی کرد ئەچم بۆ لای دکتۆرێکی تر وەڵا هاتە ژوورێکەم جاری وتی هەلا بەیانخان چۆنی باشی زۆر بە جوانی پێشوازی لێ کردم دانیشتم ئەمەشم بۆ گێڕات مەڵاوایان بە من و خۆ لەچکەکەش لە جانتاکەشمایە ئەیتروتی بابەگیان ئێمە وانین بەخێر بی سەر چاو خەستەخانەکەمانە ڕووناکردەوە پشکنینی بۆ کردم کۆمەڵێ پشکنین وتی بڕۆ بۆمان بکە بزانین لە پشکنینەکانە چی دەرەچێ مێمۆگرافی بۆ کردم و سۆنەرمان کرد و ئیمارایم کرد و ئەم پشکنینانە دەرکەوت کە گرێ لە ناو مەمکمایە گرەی پیستی گرەی زۆر تایە بەڵام گرەیەکی تایە یەکێ لە دکتۆرە کچەکانتی گرەیەکی زۆر ناشرینە منیشتم لە مەیمونە چێ وتی نا یعنی لە سەرەتای دەستپێکردنی نەخۆشیەکەمەوە من هەر بە قسەی خۆش و بەهین ئەم بەردەسەر ئەمی زورەی خۆم نەڕوخێنم بەڵام بەڕاستی لێرە لە دکتۆرە بچووک بچووکەکانەوە هەتا گەورە گەورەکان زڵێ زۆر لە نەخۆشەگرن یعنی من یەکێک لەوانە یەکێ لەو خاڵانەی کە زۆر سەرسام بووم پێی دکتۆرەکان بوون زۆر دڵنەوایی یعنی نەخۆشەکەن جاری وایە ئەتەیە بچیتە مەسعەدێکەوە یەکێکیە ئاسانکاری بۆ کات هەر لە کارمەندی خۆتان یعنی بەردەوام کارمەندێ بە دواتەوەی بەردەوام کارمەندێ پێویستە بە هیچ نییە یعنی من زۆر سەرسامی ئەوە بووم پێم خۆشە لەم وڵاتەیە چەنەها خەستەخانەی وا هەبێت ئەوە خەستەخانەکانی ئەوروپاش هیچی لێرە بەدەر نییە ینی من چوومەتە خەستەخانەکانی ئەوروپا کە پێشوازی لێکەن زۆر بە جوانی پێشوازیەکەن دکتۆرەکە خۆیەت کەس نییە بڵێ بیتاقە ببڕۆ ئەو ببڕۆ دکتۆرەکە خۆیە بانگ دەکات دکتۆر عەبدولواحیدی ژێکێکە لەو دکتۆرانەی کە زۆر ئەوروپیە یعنی ئەوروپیەکی متەدەینی جوانی پاکە یعنی من ئەم وەسفەی بۆ ئەوە وەسفی ناکەم بڵێم ئەمە من خۆم لێرە بووم بۆیە بەڕاستی یعنی سەرنجی ڕاکێشام هەش بۆ ئەیگو مەچۆ بۆیە هەش بۆ ئەیگو مەچۆ با دکتۆر عەبدولواحید بۆت نەکە هەڵبەتە ئەوە لایەنێکی ترە کە لەوانەیە حەزیان لەو پیاوە نەبێت بەڵام بەڕاستی ئەمەنە سەرسامم بە دکتۆر عەبدولواحید ئەمەنە سەرسامم بە ئیشەکانی ئەمەنە سەرسامم بە ئادایی قسەکردنی لەگەڵ نەخۆشە یعنی نازام دکتۆری وام نەبینیوە بەس لە ئەوروپا و دکتۆرانە بینەوە دکتۆری باشیشمان هەیە هەر لەم خەستەخانەی هەموو دکتۆرەکان وابوون هەمویان وابوون بەڕاستی دکتۆر ڕێباز ئەوەنە نەرمونیانی بە هێواشی قسە لەگەڵەکە حەز ناکەی بەجی بێڵی ئەوی ژێکێکە لەو دکتۆرانەی کە زۆر سەرسام بووم پێی کەوتیان بچۆ ئەخیر جار بڕۆ بۆ لای دکتۆر ڕێباز زۆر دڵم کرایەتم دکتۆر ڕێباز زۆر بە هێواشی قسە و بووەکە زۆر دڵنەوایی نەخۆشەیەتەوە دڵنەواییکی جوانە دەکات یعنی کەیەم بۆ ئێرە خۆی نەخۆش دایمە ئیزعاجەکە ئەچێ بۆ تەداوی ئەچێ بۆ یەکەم بۆ ئێرە زۆر مرتاحم هەستەکەم ماڵی دووهەمی منە ئێستا ئێرە بۆ بە ماڵی دووهەمم یعنی خوازیارم هەموو دکتۆرەکانی ئەم وڵاتە
بەو شێوەیە پێشوازی لە نەخۆش بکەن چکە نەخۆش پێویستی بەیەکێکە دەستی بگرێت نەخۆش پێویستی بەیەکێکە دەستی بگرێت چکە هیچ توانایەکی نەیەک زلەی لێ لەوانەیە ببورێتەوە بکەوێت یعنی بەڕاستی ئەم هەموو کارمەندە بە دەوری نەخۆشیان لەشیان ساغ بێ هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هیوادارم ئەم شارە پڕ بێ لە خەستەخانەیە کە پێی بوترێ سمارت بەڕاستی خەستەخانەی سمارت مرد مەرای و ماستای بۆ کەس ناکەم وەک هونەرمەندێک وەسفی ئەم خەستەخانەیەکەم بەڕاستی خەستەخانەیەکە یاخوا کەس ڕێی تێ نەکەیە خەستەخانە بەڵام هەچ کەسێ نەخۆشی هەبێ یەکسەر بێ بۆ سمارت قەنەعەتی بێ منەر هەڵامەتێکم بۆ هاتوو بۆ ئێرە ئێستا ئەنجامی کۆتایی دۆخی نەخۆشیەکەم گرێکە لا براوە تۆزێ مەمکەم ئیلتیهابی کردووە هەموو ڕۆژیان بۆم تەداویەکەن لەبەرەوەی من شەکرەشمە بۆ ئیلتیهابی کردو لەوانێ شەکرەم نەبووە بە زووترین کات چاک بێتەوە شکر نەتیجەی فەحسەکەشم پاک دەرچووە دکتۆر عەبدوڵاحیتیەوە من لە جیاتی تۆ شیرینیە کڕم بە ناوی تۆی بەخشمەوە ویشتم قبوڵی ناکەم خۆمەی کڕمە بێت تۆ شیرینی من بخۆی وتی بەیان خان ئەمەنە دڵخۆش بووم لە پاکبوونی فەحسەکە دەوەنە دڵخۆشم لە خۆشیام ڕۆ نازانم چی بکەم من سوپاسیەکەم یعنی برایەکیش بێ هەرەوەنە دڵخۆشە بێت کەسێکی نزیکیشێ بێ هەرەوەنە دڵخۆشە بێت زۆر زۆر سوپاسیەکەم دەستی ماندووبوونیە وشم بەڕاستی پیاوێکی زۆر ماندووە لەشی ساغ بێ و لەشی ئێوەش ساغ بێ و لەشی هەموو دکتۆر و کارمەندەکان ساغ بێ و ماندوو نەبن ئامۆژگاری خانمانەکەم بە زووترین کات حەز بە هەشتێکن لە مەمکیانە لە قوڕگیانە لە ناوسکیانە بە زووتری کات بێن بۆ خەستەخانەی سمارت بەڕاستی خەستەخانەی سمارت خەستەخانەیەکە زوو بەدەنگ نەخۆشەوەیەت یعنی نەخۆشی هەمان ناکە نایڵێ تەلەفۆنە بۆکە هەڵێ وەرە خێرە لەبەرەوە خۆیان ئیهمال نەکەن قەتیش نەترسن من زۆر ترسام کە هاتم بۆ ئێرە وتیان گرێکە وایە و گرێکە وایە بە شکر لەخوا بە زیابێ دەرەجەیەک بوو پێویستی بە هیچ شتێ نەکرد ئیشەڵڵا هەچ کەسێک بێتە ئەم خەستەخانە دەرەجەیەک بێ و دەرەجەی بەرز نەبێ و بە لەش ساغی بڕاتەوە ماڵ و حاڵی خۆ سمارت وەرچەرخانە